بەتە تەوەری گەرمی ژووری هەواڵی ئەمشەوە لەگەڵ میوانەکەم وتوێژی دەکەم بەڕێز ئاری هەرسین بەرپرسی لقەی چواری پارتی دموکراتی کوردستان لە سلێمانیەوە لەگەڵمە. بەڕێز ئاری با پرسیارە سەرەکیەکە لەگەڵ بەڕێزت بکەمەوە ئەوەی کێستا لە سلێمانی ڕوودەدات خۆپیشاندانە یا مەرامی گەورەتری بە ئەجەندای دەرەکی لە پشتە؟ بەڵێ زۆر سپاس. من حەقە لە پێشە شتێکەیە دوو پارتی بکەمەوە یا چەند بارەی بکەمەوە کە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان و قیادەی ئێمە بڕوامان وایە کە هەموو ئینسانێک نەک بەس ئینسانی کورد حەقی خۆیەتی لە چوارچێوەی مێتۆدی دیموکراسیە داوای حەقەکانی خۆی بکە. ئیتر جاری وایە ئەمە بەیاددا شتێکەکرێت، جارێک وایە بە خۆپیشاندان بەمانگرتن بەمانە هەمووی واریدە حەقی خۆیەتی. بەڵام من خۆم خەڵکی سلێمانیم، زۆر مامۆستای بەڕێزی هی ئەم شارەژە ناسم کە ڕەفیق من، هەر بە شخصی ڕەفیق من و خەڵکی مەبدەئین و لە هەشتاکانە پێشمەرگە بوون، ماندوو بوون بۆ کوردستان. بەڵام من هیچیانم نەبینی سەردانێکی ئەم خێمەیە بکەن. ئەوەی کە لەژێر ئەو خێمەیە بڵێن ئەگوزارێت بریتیە لە تۆ بەشێکی و باس کرد یا بڵێن لە راپۆرتەکەتانە ئێوە بەشێکیتان باس کرد. مەسەلا شتێکی گەورەتری لە پشتەوەیە، ئەمە بەس عیلاقەی بە مەسەلەی موچە و بڵین قوتی خەڵکەوە نییە. ئەمە لە پیلانێک دەچێت کە خەڵکانی تر هەتا زۆرجانتر لەوانەی کە لە ژێر خێمەگەیان ئێستا باشە ئەم پیلانیان داڕشتووە بۆ مەرامی خۆیان. مەرامەکەش ڕوونە کە هەرێمی کوردستان لەم گۆڕانکاریی دوایی کە لە خۆرهەڵاتی ناوەڕاست ڕوویاوە، بڵین کۆتایی هاتنی ڕژێمی ئەسەد و دروستبوونی هەندێک فراغی سیاسی و عسکەری لە خۆرهەڵاتی ناوەڕاستە، ئەمە زۆر کارتی گۆڕیوە، زۆر معادلەی گۆڕیوە. هەرێمی کوردستان یەکێکە لەو لایەنانەی کە ئەتوانێت دەورێکی زۆر ئیجابی ببینێ لە داڕشتنەوەی خۆرهەڵاتێکی ناوەڕاست لە چوارچێوەی حکمی دیموکراسی و بڵێن ئازادی ئینسانە. بەڵام وەکو چۆن لایەنە دیموکراتەکان، ئەگەر ئیزم بە قسەکەم تەواوکەم، وەکو چۆن لایەنە دیموکرات خوازەکان ئەتوانن ڕۆڵی ئیجابی ببینن و قازانجەکەن لە پرۆسەکەیە، خەڵکانێکی نادیموکراتی دژی بەشەریەت زەرەرەکەن. باشە بۆیە لە ئێستاە وەکو پەلەقاژەی ئەخیر ئەیانەوێت ئەم ئارامی هەرێمی کوردستان نەمێنێ بۆ وەکو لە راپۆرتەکەی ئەوەشە تقریبا بە غێری مباشر باسکرا سەرنجی ڕایگشتی خۆرهەڵاتی ناوەڕاست و دەرەوە بۆ ئەوە ڕاکێشن بۆ ئەم پشێوەی هەرێمی کوردستان ڕاکێشن و ئانیان لەبێ بچێت. باشە بەرەزاری ئەوەی کە لە سلێمانی داوا دەکرێت لە مێژە هەرێمی کوردستان شەڕی موچە و شایستەدارایەکانی خەڵکی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی بەبێ جیاوازی لەگەڵ بەغدا کردووە، ئەبێ ئەم مانگرتن و خێمە هەڵدانە لە گۆڕەپانی تەحریر و لە بەردەم وەزارەتی دارایی عراق بێ، لە بەردەم ماڵی ئەو کەسانە بێ کە دەستیان بۆ قوتی خەڵکی هەرێمی کوردستان بردووە. کەچی بەم ئاراستەیە دەبردرێت، ئایا هەوڵ نادرێت لەو ڕێگەیەوە ڕایگشتی بشێوێنرێت بە پیلان و بە هەروەها مەرامی تایبەتی سیاسی؟ بە تەئکید وایە، یعنی ئێمە زۆر جارە قسەیەمان کردووە کە مانگرتن واریدە وەرگرتنی حەقی خۆت، بەڵام ئەو ئادرسەی کە تۆ ناڕەزایەکەی بۆ ئەبەی شوێنەکەت غەڵەتە، ئادرسەکە غەڵەتە. ئادرسەکە بینای ئەنجومەنی وەزیران نییە لە هەولێر و حکوومەتی هەرێمی کوردستان نییە، وەزارەتی داراییە. ئەنجومەنی وەزیرانی هی بڵین بینای ئەنجومەنی وەزیرانە لە بەغا. ئەگەر بیرێ بێ ماوەیە لەو پێش دیسانەوە کۆمەڵی خەڵکی ناڕازی محاولەیان کرد ئەم قەزەیە بەرن بۆ بەغا، بەس لە بازگە عەرەبەکان نانهێشت یەک مەتر بچن بەو دیوە، هاتنەوە بۆ ئێرە یعنی فزەشیان نەکرد. بەڵام من حەزەکەم یەک دڵنیایی و بەمەیە ئەم ژمارەکەمەی خەڵک لە ژێر خێمەکەیە نوێنەرایەتی بۆ چوونی خەڵکی هی محافزەی سلێمانی، محافزەی هەڵەبجە و دەڤەری ڕاپەڕین و گەرمیان ناکەن، هەر یعنی بە عەدەد و شتەکەشیا دیارە. ئەگەر سیرکەی خەڵک لە سلێمانی خەریکی ژیان و ئیشوکاری خۆیەتی، لەبەرەوە ئەوە شتێکی کەمە. بەس وەکو چۆن من جاری تر بە نمونەی تر لەسەر شتی تر وتومە، ئەمە وەکو مێشولەی وا جارجار بەلای جۆتایە خۆ ناوخوا بەس عەزێتە دەیە. باشە بەڕێزاری، کەواتە نوێنەرانی باڵی سیاسی بەرەی مقاومە لە ژێر خێمەی مانگرتوانی سلێمانیدا چی دەکەن؟ ئەزانی ئەمە
درێژە پێدەری سیاسەتی بەعسیزمە بەرامبەر بە میلەتی کورد بەڵام بەس ئەوان نین بەس مەسلەی یعنی بڵین بەرەی مقاومە نین وەکو چۆن بۆ نمونە لە ئیسلامە بەرەی خێر خۆ یەکدانە نییە زۆرە مەبەستم تاریخی ئیسلام هی زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەرەی شەڕیش دیارە ئەمە بەس خۆیان نین یعنی لە راپۆرتەکەتانە ئێوە ناوی پەکەکەتان هێنا یعنی پەکەکە هاوکارێک و دۆستێکی نزیشی ئەم بەرە دژ بە کوردستانیەیە من بە زۆر دلیل دەتوانمەوە بڵێم اینجا خۆیان ناکەن بە واجهە کۆمەڵی خەڵک مێشکیان شۆراوە ئەوە هیچی لەگەڵ ناکرێت وە کۆمەڵی خەڵک خەلایای نستووی پارتی کرێکارانی کوردستانن لەم دەڤەرە سەرکردایەتی ئەم ئەکەن سەرکردایەتی ئەم ڕێپێوانیان کرد بەرەو هەولێر ئەمڕۆ یعنی کەناڵەکانی پەکەکە ئەوانەی سەرنجیان دابێ هەموو لەوێ بوون ئەمەیە مەسەلەکە یعنی بەس یەک لایەنی سیاسی نییە و شوورەیەکی گەورەیە تەبعاً بۆ هێزی خۆی بە کوردستانی بزانێ و بچێت دەست بخاتە ناو دەستی شۆڤێنیستێکی عەرەبەوە من کەواڵێم مەبەستم عەرەبە باشەکان نییە مەبەستم ئەوانەیە کە حەز بە توانەوەی میلەتی کوردەکان وەکو ڕژێمی بەعەز شوورەیە بۆ حیزبێکی سیاسی بۆ حرەکەیەکی سیاسی خۆی بە نیشتیمان پەروەر بزانێ بە کوردستانی بزانێ و دەست بخاتە ناو دەستی دوژمنی بەرژەوەندە باڵەکانی خاچی پیرۆزی کوردستان باشە ئەوانەی کە دوژمنی بەرژەوەندی باڵای تاکی کورد و هەرێمی کوردستانن چ قازانجێکەکەن لەم گێرە شێوێنیانە یا بەلا ڕایدابردننی ڕایگشتی یا دەستخستنە سەر ئەم بابەتە هەستیارانە لە ئێستا کە هەرێمی کوردستان پێویستی بێگرتن و ئارامی زیاترە بۆ داواکردنی زیاتری ماف و شایستەکانی هەرێمی کوردستان لەو شوێنەی کە نادرێ خۆی ئەزانی من شتێک گەڵێم لە زۆر شوێنی تر ئەم قسەم کردووە هەموو ئەم نەهامەتیانی کە ئێمەی بینین باجیەوەیە کە دەوڵەتمان نییە بەڵام ئەوە مەسلەیەکی هەروە ئاسان نیە ئینسان لەسەری ڕابۆسێ بۆیە من قسەی لەسەر ناکەم لەسەرەوە یعنی دەردی فارزاڵی ئیبتیدا بەساکەن مشکلەکەوەیە کە تۆ دەوڵەتت نییە ئەمە یەک بەڵام پرسیارەکەی تۆ بوو ئەمانە چ قازانجێکە یعنی چۆن قازانج ناکەین وەزعی هەرێمی کوردستان تێک بچێ من قازانجەکەن لەبەرەوەی جارێ ئەو لایەنانەی هەشتی شعبی کە خراونەتە ناو لیستی تیرۆرەوە لەلایەن سەرۆک کۆماری ئەمریکاوە سەرۆک کۆماری ئەمریکاش یعنی لەو کەسانەیە کە سوعبەت و شتیوان نازانێ وەکو چۆن هەڕەشەکە ئەکات هێرشیشەکە ئەو پشتیوانی جاران کە هەبوو ڕژێمی سووریا هەبوو هیلالی شیعی ئەمانە وەکو جاران نەماون من لە ئەوڵی قسەکان ماوتم کارتەکان لە شەرقی ئەوسەد گۆڕاون باشە ئەم گۆڕانکاری وای کردووە کە ئەمانە بچنە خانەی زۆعفەوە لاوازیەوە هیچ دەسەڵاتێکی تریشیان نەماوە یەک ڕێگە ماوە ئەوەیە کە هەرێمی کوردستان بشێوێنن بیکەن بە جەحیمێک بۆ ئەوەی ئاڕاستەی سەرنجەکان ڕایگشتی جیهانی یەکێتی ئەوروپا یا ئەمریکا یا رووسیا یا دووەلی عەرەبی ئەوانیان لەبیر بچێتەوە ئەمەیە مۆزوعەکە و هیچی تر نییە باشە بەڕێزاری کەواتە پێتان وایە ئەم مانگرتنێک کە لە سلێمانی هەیە بە سیاسی کراوە ئەم مانگرتنەی کە لە سلێمانی کراوە من یعنی نامەوێت بڵێن ئیجحاف بە کەس بکەم باشە لەوانەیە بەشێک لەوانەیە کە لە ژێر خێمەکە بن ئینسانی باش بوون و ڕێک لەبەر خاتری بڵین قوتی خۆیان و ماڵ و مناڵیان چوو بن بەڵام ئەوانە سەرکردایەتی ئەو مانگرتنە ناکەن خەڵکی تر ئەیکا اینجا لە هەمووشی سیرتر ئەوەیە یعنی کە من لام سەیرە بەڕاستی من کە سیاسەت دەکەم لەم شارە خەڵکی ئەم شارە سەیرە تۆ خۆ لە حوکمابی خەڵک بڵێ من لە تۆ ناڕازیم تۆ بچی بۆ لای و بڵێ من پشت دەگرم یعنی ئەمە لە هیچ شوێنێکی دنیا نییە وەکو یعنی یەکێک دەعوا لەسەر من قەید کا لە محکەمە لە من لە ئاری دوای من بچم بۆ لای بڵێ من پشت دەگرم لەبەی تۆ دەعوا لەسەر من قەید کرد باش مەبەستت کێ ئەمەش مەزەلەیەکە بۆ خۆی کە لە دەرەوەی هەموو ئەوانە خۆیان بەشداری حکوومەتن ئەوانە یعنی خوا سەلامەتیان کە ئەوانەی هەندێک لەوانەی کە لەگەڵ ئێمە لە جومگەی سەرەکی دەسەڵاتان لەناو حکوومەتی هەرێمی کوردستانە یعنی ئینسان کە سیاسەتی کرێ بێ جورئەتی هەبێ ئەبێ لەسەر موقفە ڕەواکانی خۆی موقفی ڕەوا ئاڵێم ها موقفی ناقۆڵا ناڵێم
لەسەر مووقیف ڕەواکانی خۆی ئەبێ بوەستێت. تۆ هەر کزەبایەک بێت هەر کۆمنتێک لەسەر فەیسبوک بنووسرێ و تۆ ئەژنۆ و پشتێت جاوە حکومڕانی بە تۆ ناکرێ. ئەبێ مووقیفە هەبێ ئەبێ بۆی ڕوونکەیتەوە لە جیاتی ئەوەی بڵێ من پشت دەگرم داوای لێبوردن لە چیەکەی داوای لێبوردن لەواکەی کە عەرەبێکی شۆڤێنی لە بەقا قوتی خەڵکی کوردستانی بڕیوە. یعنی ئەمە سەیرە، ئەمە یەکە لە دەرەوەی هەموو منطق و معادلاتێکی سیاسیە زۆر سەیرە. باشە کەواتە جەنابیشت لەگەڵەوەی جگەلەوەی هەندێک کەس ببوورە جگەلەوەی کە هەندێک لایەن داخی ئەوەی کە یا کورسیان کەم هێناوە یا هەندێک خەڵک هەیە دەرنەچووە لە هەڵبژاردنەکانی هی پەرلەمانی کوردستان ئەوێت بەما شتێک بکات یعنی بە حرەکەیشی پۆپۆلیستی بەرژەوەندخواست پێگەی خۆی بێنێتەوە ناو خەڵک بەشکم ئەمە خوایە چەند کورسیەشی بەنسیب بێ یاوەکو کاندید دەبچێت بۆ پەرلەمانی عێراق. باشە بەکارهێنانی سیاسەتی پۆپۆلیستی بەرامبەر بە هاوڵاتیان ئایا ئەمە توانێت سەرکەوت و بێ لە پێشووتریشدا تاقیکردنەوەی ئەزمونەمان بینیوە هۆشیاری لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەرامبەر بەم بابەتانە تا چەندە دەبینن؟ وەڵی ئەوە بۆ یەکێکی وەکو مەسەلا بڵێن گۆبڵز وەزیری ڕۆشنبیریەکەی هێتلەر نەچوە سەر بۆ هێتلەر نەچوە سەر کە لە مەیدانەکەی بەرلین و ڤێننا بۆ ملیۆنەها خەڵک قسەیە کرد خەڵک وشیارە شگۆر هیچ یارە مەحوی تێدەگا چێ خەراباتە جا لەبەرەوە خەڵک وشیارە من یعنی ئەمە بەیقینی ئێڵێمەم قسەیە باشە و خەڵکی سلێمانی شاری سلێمانی شای ڕۆشنبیریە ڕاستی و دروستی ئەبینێ وەزانێت چێ چەواشەکارە چێ هەڵیە خەڵەتێنێ و چێش ڕاستی پێڵێ یەکشتی تریش هەیە هەمومان ئەزانین کە ڕاستی تاڵە بەڵام ئەوەی کە دۆستی تۆیە ڕاستیەکانی پێڵێ هەرچەنە تاڵیش بێت. باشە بەڕێزاری کەواتە ڕاستیەک بە خەڵکی بەڕێز و ئەو مامۆستا بەڕێزەمانگرتوانە دەڵێن کە لە سلێمانین و ئاراستی پەیامەکانیانە بێ ڕوو لەکوێ بێ چیتان بۆیان هەیە؟ ئێمە بە خەڵکی نەک سلەیمانی بە خەڵکی هەموو کوردستان ئەڵێن بەڵێ ڕاستە حکوومەتی هەرێمی کوردستان واجب و ئەرکی سەر شانێتی کە حکومڕانەیەکی ڕەشید لە هەرێمی کوردستان بکە کە بەدەم کێشە و کەموکوڕەکانی کۆمەڵگە و خەڵکی کوردستانەوە بێت بەڵام ئێمە عەرزی ئەوانەکەین ئەڵێن خوشتی بەڕێز یا برای بەڕێز ئەمەی کە تۆ داوای ئەەکەی لای حکوومەتی هەرێمی کوردستان نییە من و تەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان نیم بەڵێ من کەسێکی حیزبیم بەڵام ئەمەی کە تۆ داوای ئەەکەیت لە بەغایە وشیار بەرەوە بەهۆش خۆت وەرەوە بە خەبەر بەرەوە مەیەڵە خەڵکێک کە پۆپۆلیستن مەسلحەتی سیاسی هەتا ئابووریان لە تێکچوونی وەزعی هەرێمی کوردستان هەیە مەیەڵە هەڵخەڵەتێن. بەڵێ بەڕێز ئاری هەرسین بەرپرسی لقی چواری پارتی دموکراتی کوردستان زۆر سپاس لە سلێمانیەوە لەگەڵمان بووی.